کەناڵی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە باشووری کوردستان پێی دەهاوێتە نێو 18هەمین ساڵی کارکردنی. ئەم کەناڵە لە ساڵی 2008 لە سلێمانی دەستی بەکار کرد و لە سەرەتاوە بە دوورشمی ڕاستی و ڕاشکاوی بناغەی کارەکانی داڕشت کە تا ئێستاش درێژە پێدەری ئەم ڕێبازەیە لە گەیاندنی ڕاستیەکان بە بینەرانی. لەم قۆناغە نوێدا سەر ڕایبوونی ڕێگری و ئاستەنگە مادیەکان کارمەندانی پەیام دووپاتی دەکەنەوە کە هەوڵەکانیان زیاتر چڕ دەکەنەوە بۆ بەرەو پێشبردننی کەناڵەکە و درەوشاوەترکردنی شاشەی پەیام. ئەوەی کە لە سەرەتاوە کەناڵی ئاسمانی پەیام لەسەری هاتووە نەبەزاندنی ئەو سنوورە کۆمەڵایەتی و شەرعی و ئەخلاقیانیە بۆی وای لێ کردووە کە سنووری کارەکانی بە تەواوەتی کراوە نەبێت. وێ ئەمە وای کردووە کە پەیام بێڵێتەوە و زۆر جار وەکو خۆم وەکو بێژەرێکی سیاسی لە شەقامەکان ڕوبەڕووی خەڵک دەبمەوە زۆر جار دەڵێن بەڕاستی بۆ ئەوەی کە ئەوەی قسەیەکی ئێوە دەیکەنەوە هۆ خەبەرێکی ئێوە بە ئێمەی دەگەێنن ئەمە ینی کۆتایی ئێمە تەواو متمانەمان پێ هەیە. ڕەنگە هەندێک میدیای دیکە هەبێ یەک خەبەر لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژدا 10 جار ینی گۆڕانکاری بەسەر خەبەرەکەدا هاتبێت. پەیام ئەم متمانەی دروست کردووە دو نقطە دەخاتە سەر پیت. گیدەرەوەی کەناڵی پەیامیش پێیان وابوو کە کەناڵی پەیام سەر ناگرێتوە ناچێتە سەر. ئێمە بە پشتیوان بەخوا و ینی لەسەر هاوکاری بەڕێزەکانمان کارمەندەکانمان لێرەوە براو خوشکەکانمان لێرە هەمومان پێکەوە بەردەوام بووین 18 ساڵمان تێپەڕان. من لە ناوچەیەکی حساس بوومە لە ناوچەیەکی جێناکۆ بووم کە پێی دەڵێن کەرکک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەیەم. ئاسەنگ زۆر هاتۆتە پێشمان و ئێمە لە چاو دەستگاکانی دیکە زۆر ینی نەماتوانیوە ینی بتوانین کاری گەورە بکەین و وەکو دەستگاکانی تر پارەی زەبەلاحمان لە بەردەست دەبێەوە ئامێری باشمان لە بەردەست بێ بەڵام دوانە کەوتوین و توانیومانە لەو ناوچانەی کە خۆمان لێ بووینە هاوشانی دەستگاکانی دیکە بتوانین کار بکەین. بۆ داهاتوش ئێمە پلانی باشترمان هەیە بۆ ئەو دیوی کەرکووکە. لە چوارچێوی هەوڵەکان بۆ نێبوونەوە بەرپرسی تۆڕی پەیاملێرانی پەیام پلانی کارکردنیان بۆ ساڵی نوێ ئاشکرا دەکات. ئەمەش ئاماژەیە بۆ خواستی کەناڵەکە بۆ فراوانکردنی کاری میدیایی خۆی و بەردەوامبوون لەسەر گەیاندنی پەیامی ڕاست و ڕاشکاو. خەڵک چی پێویست بێ و لەکوێ خەڵک پەیامی پێویست بێ پەیام لەگەڵ خەڵکە ئامێنێتەوە. ئەمە لە ڕووی پاڵپشتیکردنی داواکاری خەڵک داواکاری شەقام لە ڕووی ڕاستە ڕێکردنەوەی ڕێڕەوی سیاسی لە هەرێمی کوردستان و بوون بە مینبەرێک و فشارێکی جددی لەسەر دەسەڵات و بە ئاراستەی گۆڕانکاری ئیجابی لە دەسەڵات و لە ڕوئیایی حکومڕانی لە هەرێمی کوردستان ینی لە هەموو سێکتەرەکانی کە پەیوەندیدارن بە ژیانی خەڵکەوە لە سیاست لە ئابووری لە کێشەکانی خزمەتگوزاری و خەڵک و شەقام پەیام لە سەر ڕێڕەوی خۆی بە گروتینێکی نوێ و بە پەرەپێدان بە تواناکانی خۆیەوە بە دیدێکی نوێ و دێتەوە مەیدان. لە ناو جەنجاڵی دۆخی سیاسی کوردستاندا بەردەوامبوونی ئەم کەناڵە لەسەر ئەم پرەنسیپانە دووپاتکردنەوەی ڕۆڵی ئەو کەناڵەیە وەک دەنگێکی جیاواز لە گەیاندنی ڕاستی بەبێ ترس. پەیام هەوڵ دەدات لەم کێبڕکێ قورسە میدیایی هەیە بە بەرجەستەیی درێژە بە ڕۆڵی خۆی بدات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.